ماراسۆنێکی یەک مانگی بۆ هەرێم و بەغدا تا کێشەکانیان چارەسەر بکەن. مانگێک بۆ چارەسەری کێشەی موچە و بوجە و مەسرور بارزانیش لە بەغدا دوایین قسەی خۆی کرد. بەپێی زانیاریەکان کە تیوار لە چەند سەرچاوەیەکەوە لە بەغداوە دەستی کەوتووە، بەرپرسێکی بەغدا ماوەی مانگێکیان دیاری کردووە بۆ چارەسەری کێشەی موچە و بوجە لە هەرێم. هەر بۆ هۆیشەوە مەسرور بارزانی کۆتایی هەفتەی ڕابردوو گەیشتە بەغدا. بەرپرسانی حکوومەتی عێراق بە هەرێمیان ڕاگەیاندووە پێیان باشە لە ماوەی مانگێکدا واتە لە مانگی حوزەیرانەدا کێشەکانی موچە و بوجەی هەرێم چارەسەر ببێت تا چیتر کێشەی موچە بەو جۆرەی ئێستا نەمێنێتەوە. داواکەی بەغدا بۆ چارەسەری کێشەکان لەسەر چەند ئاستێکن. لەوانە بەغدا داوای کردووە پرسی تەوتین بە یەکجاری چارەسەر ببێت و ئەو وردەکاریەی لە نێوان هەرێم و بەغدا ماوە لەسەر تەوتین ڕێککەوتنێکی کۆتایی لەسەر بکرێت و TBI دەست بکات بە تەوتینی موچەی فەرمانبەران. هەروەها داواشی کردووە هەر لەم مانگەدا ڕێکارەکانی ڕادەستکردنی داهاتی ناوخۆ بە یەکجاری جێگر بکرێت وەکەوەی ڕێککەوتنی لەسەر کراوە. بەرپرسانی حکوومەتی عێراق لە زاری سوودانیەوە دەڵێن سەرۆکوەزیران وتوێتی دەیەوێت کێشەی موچەی هەرێم چارەسەر ببێت و ئەو گرفتە تێبپەڕێنن. بۆ ئەو مەبەستەش چارەسەری تەوتین و داهاتی ناوخۆ وەک دوو بەربەست دەبێت بە زووترین کات چارەسەر ببن. بەو پێی بەغدا بەنیازە هەر لەم مانگەدا بوجە پەسەند بکات و دوای جەژنیش دەست بکات بە جێبەجێکردنی. بۆیە دەیەوێت لەو ماوەیەدا گرفتەکان چارەسەر ببن تا پشکی هەرێم لە بوجەش کێشەی بۆ دروست نەکرێت. بەپێی زانیاریەکانی تیوار ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو مەسرور بارزانی بۆ هەمان مەبەست سەردانی بەغدای کردووە و دوایین قسەی خۆی بە بەرپرسان وتووە کە هەرێم ئامادەی چارەسەری کێشەکانە بە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ و تەوتینیشەوە. ئەمەش لە پێناو چارەسەری یەکجاری موچەیە. هەر بۆیە چاوەڕە دەکرێت ئەم مانگی چارەسەری کێشەکانی موچە و بوجە بێت و ماراسۆنێکی یەک مانگیە بۆ هەرێم و بەغدا تا بگەنە چارەسەری کۆتایی ئەو گرفتەی چەندین ساڵە بە هەڵواسراوی ماوەتەوە.